دۆسیەکانی ئێپستین ئابروچوونێکی گەورەی تورکیا و تۆمبارە گاشکرا دەکات. ستاندار لێکترازانی قوڵی ناوماڵی شیعە و دابەشبوونەکان بەسەر مالیکی و دژە مالیکی ئاشکرا دەکات. ڕێکارەکانی جێبەجێکردنی ڕێکەوتنی هەسەدە و دیمەشق دەست پێ دەکات. ستاندار وردەکاری ئاشکرا دەکات لەگەڵ بڵاوبوونەوەی بەڵگەنامەکانی ئێپستین کە ئابروچوونی چەندین سەرکردەی جیهانی تێدایە، لەوانە دۆناڵد ترامپ سەرۆکی ئێستای ئەمریکا و بیل کلینتۆن سەرۆکی پێشووی ئەمریکا و ئیلۆن ماسک و سەرۆکی پێشووی ئیسرائیل هەر بەپێی بەڵگەنامەکان یەکێک لە وڵاتانەی کە لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتانەدایە کە بازرگانی بە منداڵی تێدا کراوە و نێردراون بۆ دوورگەکە وڵاتی تورکیایە و تاوەکو ئێساش دەسەڵاتدارانی تورکیا هیچیان لەم بارەیەوە نەگوتووە. ئەوە لە کاتێکدایە پێشتر تورکیا چەندین جار پاکەکەی بەرفاندنی منداڵ و بەکارهێنانیان بە ئامانجی سەربازی تۆمەتبار دەکرد، بەڵام ئێستا دەرکەوتووە بەشێک لەو منداڵانە براون بۆ ئەو دوورگەیە و بە دووریش نییە منداڵی کوردیش لە نێویاندا هەبێت. هەروەها یەکێک لەو کەسایەتیانەی دیکەش تۆم پاراگ نوێنەری سەرۆکی ئەمریکایە بۆ سووریا کە بە باڵوێزی ئەمریکا لە تورکیا ناوی لە ئیمێڵەکاندا هاتووە. وای هەڕەشەکەی ترامپ بۆ مالیکی کە لە ئەگەری دانانەوەی بەسەرۆک وەزیران سزا بەسەر عێراق دەسەپێنن، لە ئێستادا ناوماڵی چوارچێوەی هەماهەنگی بە تەواوەتی دابەش بووە. زۆرینەی سەرکردەکانیان لەگەڵ ئەوەن مالیکی بە کاندیدێک بۆ پۆستی سەرۆک وەزیران بگۆڕدرێت کە بریتین لە حەیدەر عەبادی و قەیس خەزعەلی و محەممەد شیع سوودانی و عەمار حەکیم. لە بەرامبەردا ئەوەی تاوەکو ئێستا لە پشت مالیکی ماوە هادی عامری و موحسین مەندەلاوین هاوکێشەکان بە ئاراستەی ئەوەن کە نووری مالیکی بگۆڕدرێت. هاوکات ئەمڕۆ شاندێکی چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ مەسعود بارزانی تاوەتوێی پرسی پێکێنانی حکوومەتی عێراقیان کردووە. ئەوەی تاوەکو ئێستا ڕوونە مالیکی دەستبەرداری کاندیدکردنی نەبووە، بەڵام پێدەچێت لایەنەکان بە دوای دەرچێکدا بگەڕێن بۆ ئەوەی لە بەرامبەر هەڕەشەکانی ئەمریکا لاوازدار نەکەون و کاندیدەکەشیان بگۆڕن. دوای ئەوەی لە سی کانونی دووەمدا بان لە چەند ڕۆژێک هەسەدە و دیمەشق گەیشتنا لێک تێگەشتن و ڕێکەوتنێک لە ئەمڕۆوە ڕێکەوتنی نێوانیان دەچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەمڕۆ ڕەوانەکردنی هێزانیەکان بۆ شوێنە دیاریکراوەکانی شاری حەسەکە ئەنجام درا. لا ڕێکەوتنەکەدا کشانەوەی هێزە سەربازیەکان لە خاڵەکانی بەرکەوتن و هاتنە ناوەی هێزە بۆ ناوەندی شارەکانی حەسەکە و قامیشلە و دەستپێکردنی پرۆسەی یەکگرتنەوە بۆ هێزەکان لە ناوچەکە هەیە. هەروەها فەرمانی پێکێنانی فرقەیەکی سەربازی دەدات کە لە سێ لیوای هەسەدە پێکاتووە، ئەما جگە لە پێکێنانی لیوایەکی تایبەت بۆ هێزەکانی کۆبانێ لە چوارچێوەی فرقەیەک لەژێر پارێزگایری حەلەبدا. ڕێکەوتنەکە زیاتر تێکەڵکردنی دامەزراوە کاتژێریەکانی خۆسەری ڕۆژاوایە بە دامەزراوەکانی دەوڵەتی سووریا لەگەڵ ڕێخستنی فەرمانبەرانی حکومی لەخۆ دەگرێت.